بازارەکانی سەنتەری شاری سلێمانی لە ڕۆژێکدا پێویستیان بە 400 تا 500 تۆن بەرهەمی سەوزە و میوە هەیە. لە ماوەی ئەم مانگە و مانگی ڕابردوو زۆرینەی پێداویستەکان لە ڕێگەی بەرهەمی ناوخۆی جوتیارانەوە پڕکرانەوە. بە جۆرێک لەم چەند ڕۆژەی ئەم مانگەدا ڕۆژانە زیاتر لە 1200 تۆن سەوزە و میوە کە بەرهەمی دەستی جوتیارانی ناوخۆییە هاتوونەتە عەدوەی سلێمانی و ئەوە ژواری کردووە ئەو زیادەیە لە بەرهەمەکان لە دەرەوەی سلێمانی ساغ بکرێنەوە. ئەم ساڵ لەخوا بەزیاد بەروبوومی جوتیاران زۆر باش بووە و تەماتە، خەیار، پەتاتە بەروبوو مەگەڵایەکان وەک کەلەرم و قەرنابیت و ئەمانە قەدەغە کرا. بەڕاستی ئەوانە جێی خۆی گرت بۆ جوتیاران زۆر باش بوو، ئیسفادەشیان لێ کردووە. زۆر سپاسی بەڕێز وەزیری کشت و کاڵەکەین کە هەستا بە قەدەغەکردنی ئەو بەروبوومانەی جوتیاران کە زیاد لە حەدی خۆی هەمانە لە ئیسیلاکی هەرێمی کوردستان و عراقی زیاترە هاوردەکردنی قەدەغە کردووە و لە ئێسەدا زۆر سپاسێکن کە هەناری قەدەغە کردو. ئێستا هەنارێکی زۆرمان هەیە بەڕاستی ئەگەر هاوردە بکرێت جوتیارانمان تووشی زەرەرێکی زۆرە بن و مایەکەشیان بۆ ناگێتەوە. پێداویستەکانی کۆی بەرهەمەکان بۆ فرۆشی ڕۆژانە لە عەدوەی سلێمانی و دەرەوەی ئەم شارە 1500 تۆنە. مانگی ڕابردوو بەرهەمی ناوخۆیی زیاتر بۆ لەو بڕە و گەیشتە زیاتر لە 1800 تۆن. ئەوە ژوای کردووە نرخەکان بە تایبەت سەوزە و میوە بە شێوەیەکی بەرچاودا ببەزێت. بە حکمیەوەی کە جوتیارەکانمان ئێستا شارەزاییەکیان پیا کردووە، شارەزاییەکی زۆر لە جاران و زۆر لە ساڵان زیاترە. لەبەر ئەوە ناوخۆ بە نیسبەتی پەتاتۆ، بە نیسبەتی تەماتۆ، بە نیسبەتی خەیار و پیازۆمانە بەڕاستی ئێمە کیفایەتێکی زیاتیمانە بووە ئەم ساڵ و ساڵ بە ساڵیش هیوادارم بەرەو زیادبوونە ڕواجا. لەبەر ئەوە ئێمە نرخی دەرەکی لە مەسەلەن کە ڕێگیری کراوە لە چەند مادەیەک لە چەند نەوعیەتێک لە میوە و لە سەوزەکەنێتە ناو هەرێمی کوردستانەوە. ئێمە تەنها ئێرانە کە بربەرەکانی ڕستقی ناوخۆی خۆمانەکە. ئەگینا هیچ وڵاتێکی تر بە چواردەورمانە ناتوانێت بربەرەکانی ڕستقی ناوخۆ بکە، تەنها ئێرانە. یەکەمیان بە حکمی تمەنەکەی، دووەمیان بە حکمی کە زۆربەی شتەکانی ئێران داخڵە بێ کوالیتیەکەی بەرز نییە. بەپێی وەرزی پێگەیشتنی بەروبوومەکان، وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم بڕیار لەسەر قەدەغەی هاوردەی بەرهەمی دەرەکی ئەدات. ئەو بڕیارانەش بەراورد بە ساڵانی ڕابردوو جوتیاری ناوخۆیی زیاتر هانداوە تا بەروبووم بچێن و لەو ڕێگەیەشەوە نرخەکان بەرەو دابەزین هەنگاو بنێت. داسیار محەممەد، گەلی کوردستان، سلێمانی.